ئەمە ماڵی تاقانەیەکی ئەنفالە لە گەڕەکێکی چەمچەماڵ کە دەیان ساڵە بەتەنها لە خانوویەکدا دەژی و لە ئێستادا بەوەی شۆرتی کارەباوە بەشێکی خانووەکەی سوتاوە. هاوشێوەی ماڵی ئەم هاوڵاتیە دەیان ماڵی تری ئەم گەڕەکە کەسانی بەساڵاتی و بێسەرپەرشتی تێدا نیشتەجێن و لە دۆخێکی سەختدا ژیان دەگوزارێنن. تکاتان لەکەم بەرپرسان ڕێکخراوەکان کۆمەڵگەی مەدەنی بێنە هاوارمانەوە ئێمە بەناو ئەم بیسخانەوە من قساکەم وەکو خۆم بەڵام لە من مستحقتری زەحمەتێتی حکومەت یەک ئاوڕێکی لێمە نەدات وەکو بەرپرسان تێنە چەمچەماڵ ئێمە لە کەناڵەکانیان بینینەوە خواخۆمەیەکی وەکو خۆم چەند ساڵێکە پاشماوەی ئەنفال و تاقانەی ئەنفالم با خەڵکێک منی هەر وەکو مرۆڤ ئەوە خوێن ئەنفالەکەم بەجیە هەر وەکو مرۆڤ سەیرمیان کردا. من خۆم خزمەتی شەخشیەکەم چایەک ئەەکەم و ئەو ژنێکی ئاشم پۆتیشی خۆها گایلێکی ناحەتیەکە بۆم تێ سەلمە قەینە کومباریم گەرەکە و زۆپەیەک و بەرمیلێ نەوتم دەرێ. ئەم هاوڵاتیە بە ساڵاتوانە چەندین ساڵە لە ناو خانووەکانی سەر بە چاودێری کۆمەڵایەتیدا دەژین و لەگەڵ هاتنی وەرزی سەرما و زستان پێداویستەکانیان زیاتر دەبێت بەتایبەت لە ڕووی ستۆمەنی و ئامێری گەرم کەرەوەوە. ئەم هاوڵاتیە دەڵێت بەوەی سەرما و سۆڵەوە لە ساڵانی ڕابردوودا منداڵێکی ڕاببووتەوە بۆیە داوای بەهاناوەچوون و دابینکردنی پێداویستەکانی ژیان دەکات. ئەمە خانۆکەم جێوڕێم نییە جێوڕێگاکەم سەغڵەتە بێ بۆم چاکەن بەچکەم تا مردووە دوومە عاشمانەیە بڕاوە چشت و قوستانی ماڵمان زۆرە نەوتە سەلاجەیە مجەمیدەیە زۆپەیە قەڵ بسڵمانێ نەمدیات معاشم نییە و هەواهین خەستەخانە هیواکەم و ئێ لە ماشۆ بەخوا ئیسەن ئەو نەنەفتنەوی کەمەستەوە بۆ تەرەچێ نیمانە و بەخوامە بۆی لێرە نیمانە. ماوەی زیاتر لە 6 ساڵە لە سنووری چەمچەماڵ بینایەکی خانی بە ساڵاچوان بەسەرجەم پێداویستەکانەوە دروست کراوە بەڵام تا ئێستا بەچۆڵی ماوەتەوە. بەڕێوەبەری چاودێری کۆمەڵایەتی سلێمانی دەڵێت لە هەوڵی ڕازیکردنی ئەو هاوڵاتی بێسەرپەرشتانن تا بیان بە نەخانی بە ساڵاچوانی سلێمانی و لەوێ خزمەتیان بکرێت. سۆڤا و نەوت و ئەوانیان بۆ حەلکەین و ئەگەر ئەوانیان کە سەقفەکانیان کونە دڵۆپەیەتە خوارەوە ئەو کێشانیان بۆ حەلکەین ئەو پەڕیتوانە هەوڵە دەین کە ئەوەی بۆمان بکرێت لە سنووری پارێزگای سلێمانیە چ وەک دەستگای حکومی چ لە ڕێگەی خێرخوازەکانەوە بۆیان بکەین. لە سنووری چەمچەماڵ و دەوروبەری زۆرترین وارەسیان توالکراوانی تێدایە کە بەشێکیان بە ساڵاچوون و بەتەنها ژیان بەسەر دەبن. بەپێی ئامارەکانی چاودێری کۆمەڵایەتی چەمچەماڵ زیاتر لە 600 ژن و پیاوی بە ساڵاچوونیان تۆمار کراوە کە توانای هەڵسوکەوت و خزمەتکردنی خۆیان نەماوە. ڕزگار جەبار NRT چەمچەماڵ.